نەک کۆمەڵی ئیسلامی هەر حیزبێک لە کوردستانە دژی ناعەدالەتی و دژی خیانەت بۆسێتەوە دەستخۆشی لە ئەندامان و سەرکردایەتی و بەرپرسەکانێکم جای تر ئەمە هەر حیزبێکە هەر گروپێکە هەر کۆمەڵێکە من دەستخۆشیان لێکم دژی زوڵم وەستایەوە دەستخۆشی لەکەین نەک پشگیری زوڵم کانان ڕاستە و خۆ هیچ کاتێ بەقەدەر ئەم کاتە کورد لەژێر هەڕەشە و مەترسیانە بووە ولا هیچ کاتێ بەقەدەر ئەم هەلومەرجەکە ئێستا تایژین پێویستیمان بە یەکدەنگی و هاوسۆزی نیشتیمانی نییە ئێمە پێویستە جارێکی کە بنەماکانی ئینتیمای نیشتیمانی و هاوسۆزی و یەکبوون و هەموو ئەو خاڵانەی کە کۆمان ئەکاتەوە جەختی لەسەر بکەینەوە ئەمە ئەرکی حیزبە سیاسیەکانە ئەرکی دەستگای میدیاکان ئەرکی مامۆستایانی ئاینی ئەرکی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە هەمومان ئەبێ مادام ئەمەمان لەژێر هەڕەشاین و خەڵکی سڤیل ئەبێتە قوربانی و مەترسێکی گەورە ڕوبەڕووی هەموو پارچەکانی کوردستان بۆ تۆ بەڕاستی بەبێ جیاوازی ئەمە ئەوە ئەخوازەیە کە کورد یەکدەنگ بێ و حیزبی سیاسی لەم کاتە دەورێکی کاریگەری هەبێ لەوەی خیتاب و گوتاری بۆ ئاراستە بێت کە یەکدەنگی دروست بێ نەک و پێچەوانەکەی کە تەفرەقە و جودایی بێت کۆمەڵی دادگەری بەرزن هەموو لایەک هەموو لایەک کۆمەڵی دادگەری هەج لایەکی سیاسی کە لەم هەلومەرجەدا بتوانێت پشتیوانی لە دۆزی ڕەوای گەلی کورد بکە پشتیوانی لە خەڵکی سڤیل بکە پشتیوانی لەو هاوسۆزێ بکە کە ئێستا لە هەرێمی کوردستانە دروستەوە لە هەموو ناوچەکانی تری کوردستانە کارێکی باشەکەەوە و جێگەی دەستخۆشی بڕیاری یەکگرتنی کورد هەل لایەنێک بیات جێگەی دەستخۆشیە کۆمەڵی دادگەری بڕیارێکی ڕاست و دروستیە ئەگەر کورد یەکگرتوو بێت هەموو کاتێک سەرکەوتووە بین جژمنەکانمان ناتوانن زەفەرمان پێبن ئەم جارە کە کۆوانی کە مەزلوم عەبدی وتی نەخێر بۆ خۆ بەردەستەوەدان و ئەمە ئەنجامەکەیەتی سەرکەوتنی کوردی بەدواوەیەت ئینشەڵا کورد هەر سەرەکەوێ و هەموو کورد ئازادە بێ ئینشەڵا بەڕاستی تاکە لە هەرموو کویتوانی هەموو لایەنەکان کۆکاتەوە و کۆمەڵێکیان بەشداریان کرد و کۆمەڵێکیان نیان کرد لە پێناوی ڕێخستنی دەنگی کورد و ئەوە خەڵک بەڕاستی بە هەموو ڕێزێکەوە سەیری کرد زۆر گەنگە بۆ ئێستای کورد سەرلەباتی ئەم مزارێش کە لێرە ژێکینەوە بۆ یەکگرتن بەڵام خۆمان لە واقعا یەکگرتنمان نییە لەناو عێراقا هیوادارم ئەم خەڵکە کە هەمووی بۆتە یەک ئەحزاب سیاسەکانی بن بە یەک بۆ دروستکردنی حکوومەتی بەغا و بەشدار بن بە یەک دەمڕێنەوە ئێمەی کورد ملەتێکین هەموو دنیا بە دۆستی خۆمانە زانین بەڵام بەعەکسەوە دنیا دوژمنی ئێمەیە هەڵوێستێکی باش بوو خۆزگە کورد هەمووی ئەو هەڵوێستی ئەنوان خۆزگە کوردایەتیە بوو بە یەکجار نەک بەس بەدەنگ بە هەڵوێست بە کردار